بەڵێ کەمێک پێش ئێستا کۆمیسیۆنی بەڵای هەڵبژاردنەکانی عێراق دوایین داتا و زانیاریەکانی لە راپۆرتی نێوەڕۆژی هەڵبژاردننی گشتی بڵاو کردەوە بە گوێرەی ئامارەکانی کۆمیسیۆن ڕێژەی بەشداریکردن لە پرۆسی دەنگدانی گشتی لەسەر ئاستی هەموو عێراق لە 23.90 بووە و بەرزترین ڕێژە لە پارێزگای سەلاحەدین تۆمارکراوەکە لە 130.57 بووە و کەمترین ئاستیش لە پارێزگای میسان بووە کە لە 16.63 بووە. بەغداتی پایتەختی عێراق ڕێژەی بەشداریکردن تێدا لە 1970.20 ئەوەی کە پێویستە بە پارێزگاکانی هەرێمی کوردستانەوە پارێزگای هەولێر لە ئاستی یەکەمدایە کە لە 1993ە پارێزگای دۆک لە ئاستی دووەمدایە کە لە 1926 پارێزگای سلێمانیش لە 1924.8 دیارە دەنگدانی گشتی ئەمڕۆ کاژمێر حوتی بەرەبەیان لە سەرانسەری عراق و پارێزگەکانی هەرێمی کوردستان بۆ خولی شەشەمی هەڵبژاردن بۆ خولی شەشەمی پەرلەمانی عێراق دەستی پێکرد پرۆسەکە تا کاژمێر 6 ئێوارە بەردەوامە بە گوێرەی ڕێنمایەکانی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان وادەی دەنگدانی گشتی درێژ ناکرێتەوە و کاژمێر 6 تەواوی ئامێرەکانی دەنگدان لە کاردەوەستن دواتر داتا و زانەرەکان بە شێوە ئەلکترۆنی دەگوازرێنەوە بۆ بەغداد لە دوای کۆتایی هاتنی پرۆسەی دەنگدانی گشتی بە 24 کاژمێر کۆمیسیۆنی بەڵای هەڵبژاردنەکانی عێراق ئەنجامی بەرایی هەردوو دەنگدانی گشتی و تایبەت بڵاو دەکاتەوە.